ظن الجاهلية يعني تبرج الجاهلية بابلين تبرج الجاهلية كشهر آواي يعني ظن الجاهلية كأيجبلين هر آواي خواهي قولا لباسي ظن الجاهلية كأهل سورة آل عمران لا سطو بنجاو شوارع أفرمي ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله ليرى أم كسانيك خواهي قورا باسيانك وأفرمه وطائفة قد أهمتهم أنفسهم لباسي بدرة باسي أحدى باسي أحدى أفرمه پاشان خواهی پروردگار دوای ئەو خەم و خەفەتە زۆرەی بەسەرتان هات بە سەربەبی ئەو شکستە عەسکەریەی بینیتە نوعاسن و نەوزێکی بەسەرا هێنان کە ببێ بە مایەی حەوانەوەی جەستەتان لەگەڵ سوکنای دڵ و دەروونتە لەگەڵ وەرە بەرزیتان و هێدی بوونەوەتە ئەمە هەمووتانی گرتبەوە بەڵام وەطائیفەتون قەد ئەهەمەتهم ئەنفوسهم بەڵام کۆمەڵێک لە ئێوە خۆیان بەلاوە زۆر مهم هەروەکو چۆنەسە مسلمان هەیە خۆی بەلاوە مهمترە لە بانگەوازەکە حیزبی ئیسلامی لە کوردستانە هەیە خۆی بەلاوە مهمە و حیزبەکەی بەلاوە مهمەوەک لە ئیسلامەکە مەساڵحی خۆی ئەباتە پێشتر وەزیر ئەندام پەرلەمانە کاروباری خۆی باشتر ئەباتە پێش خۆی دەوڵەمەندەکە لەسەر حسابی ئیسلامەکە قەد ئەهەمەتهم ئەنفوسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلي گومانی ناحق بەخوای پەروەردگارە بن کە گومانی جاهلی گومانی حق ئەوە چییە؟ گومانی حق ئەوەیە کە ئێمە ئەزانین ئەم خوای پەروەردگارێ ئەم وەحی ناردووە بۆ ئێمە و ئێمە پابەند بووین لەسەر وەحیەکە کە هاتووە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو موسیبەتانەی بەسەرمان دێ لە عیلمی خوای پەروەردگارە هەیە لە قەدەری خوای پەروەردگارە هەیە کەوابوو ئەم شەکوایە یعنی چی؟ ئەو خوای پەروەردگارە کە ئەم سیستمە ئیسلامی داناوە بۆمان ئەم بەرنامەیە خوای گەورە ئەیزانی لە ساڵی 2017 تەکنۆلۆجیا چۆن پێشک ئەهلی کوفر چۆن بەدەسەڵاتن لە قەرنەکانی دوایی و پێش ئەم قەرنی 21 لە هەموو سەردەمەکانی ترە خوای پەروەردگار ئەمەی ئەزانی و بەڵام ئەم بەرنامەیەشی داناوە ئێستا کابرای ئیسلامی ئەم گومانەی بۆ دروست بووە با ئێمە چۆن دەرەقەتی ئەم ئەهلی کوفرە دێین هەموو شتێک لە دەسەڵاتی ئەوانایە تەکنۆلۆژیا هەرزوو ئاسمانیان گرتووە مخابراتیان تەکنۆلۆژیان سیمکارتێکی بچووکە هەموو شتێک کەشفەکە ئێمە کە قساکەین جویان لێیە ڕسمەکە گرین ڕسمەکە لای ئەوانە وردە وردە گومانەکەی وای لێدێ ئەوەی کە صفاتی خوای پەروەردگارەی خاتە سەر ئەمریکا ئەمریکای پێ موهیمە یعنی ئەمریکا وا ئەزانێ ئەمریکا عالمی خاوەن قودرەتەوە هەموو شتێکی ئەو ئەمریکا دەرکرد جێبەجێ بێ نەک خوای پەروەردگار ئەمە ظن الجاهلی ئەو کەسەی کەوا ئەزانێ خوای پەروەردگار ئەم هەموو موسیبەتانەی هێناوەتە ڕێگای قسەی کوفرینی لە دەم دەرەچێ جاری وایە ئەڵێ ئەم هەموو موسیبەتە وەڵاهی تووشی بوو بەکر و عومەریش بوو ناوازیان لە دینەکە هێنا نەعوذ بالله وەکو ئیمامی ڕەمەلیە فەرمووی ئێ باش ئەمە خۆی کەلیمەکە کوفرە پێچێتە دەرەوە بۆیە جاهلیەتەکە لێرە ظن الجاهلیە هەروەکو حەمیەتە الجاهلیە ئەشێ کوفر بێ ئەشەی مسلمانەتی بەڵام فسقە لێرەش ظن الجاهلیە بە هەمان شێوەیە ئەشێ ئەمە سەبق الأفکارە ئەگەر سەبق الأفکارێکی جاهلی بوو یان لەفزێکی ئاوا بوو دەری بڕی کوفرێکی سەریحە و پێچێتە دەرەوە لە ئیسلام بەڵام بە شێوەیەکی گشتی گومانی جاهلیەتە کە پێی ناچێتە دەرەوە لە ئیسلام جۆری گومانەکانیش فەرقی هەیە لێرە مهم ئەمەیە کە خوای گەورە فەرمووی قەد ئەهەمەتهم ئەنفوسهم یعنی خۆیان بەلاوە مهمە وەک لە ئیسلامەکە وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ الإسلام يضعف والمسلمون يسمنون ئیسلام زەعیفە بێ و مسلمانان قەڵەوە بن تخوا باسی واقعی ئەوە ناکە لە کوردستان تخوا خۆتان قەڵەو نابن و ئیسلامەکەش زەعیف جەماعەتەکەتان بە فەخر و شانازی و ناڵن مەڵبەندی زیادەمان کردوێتەوە بەڵام ئیسلامەکە زەعیفترە قورئانەکە زیاتر ئیهانە ئەکرێ ئیسلام زەعیفە بێ بەس ئێوە قەڵەوە بن لەسەر حسابی ئیسلام کەوابوو ئەشێ بڵێن حەمیە و ظن و تەبەڕوج و حکم و دەعوا و پێوەرەکانیش ئینتیما و پێوەرەکانیش ئەمانە صیفەتی سەرێکی جاهلیەتەکە کە لە قورئان و حەدیثە هاتوو ئەوەی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەه الله کوفر و جاهلیەتەکەی تێکەڵ یەک کردو ئەشێ تەبەڕوجەکە تەبەڕوجی جاهلیە الئولا بێ بەڵام مسلمانە وەکو ئافرەتێک سافرەیە بەڵام نوێژەکە ڕۆژۆگر مسلمانە و باوەڕی بە ئیسلامەکە هەمووی هەیە بەڵام سفورە
یەکی چکە محەجەبەیە بەڵام برۆی کردو مکیاجی کردو برازی مەفاتینی خۆی کردو سڵنگی دەرپەڕان و سمتی دەرپەڕان و حجابێکی تەسکی لەبەرە حجابیشی هەیە بەڵام سیماکانی سیمای جاهلیەتن تەبەڕوجی جاهلیەتن تەبەڕوج بەس دەرخستن نیە کەلیمەکە خۆیانی دەرخستن بەڵام ئەشێ لەنجەولارەکەشی هەر بچێتە ڕیزی تەبەڕوجەکە وەکو ئەهلی تەفسیرە فەرموو یان نەغمە و قسەکردن و نەڕوونیانێتەکەی و مەکرێک بە مەکرەوە کە قسە ئەکات و هەرمان شێوە چێتەوە سەر تەئسیری دەچێتەوە سەر سیستمە جاهلیە